الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إما دارني خوشويست لباسی یاسا قورآنەکانە ئەمڕۆ باسی یاسای 28ەکەین کە ئەویش فەرمایشتی خوای پەروەردگارە لە قورآنی پیرۆزە لە سوورەتی النیساء ئاەتی 45 کە خوای تەعالە فەرمێ والله أعلم بأعدائكم. ئەی ئیمانداران، خوای تەعالە ئەزانێ کێ دوژمنتانە، خوای تەعالە زاناترە بەوەی کێ دوژمنتانە. زۆر جار ئێمە لێمان تێکەڵە بێ نازانین کێ دوژمنمانە، بەس خوای پەروەردگار خۆی دوژمنەکانی بۆ دیاری کردین و ئەفەرمێ من ئەزانم کێ دوژمنی حەقیقی و ڕاستەقینەی ئێوەیە. ئێوە هەندێک جار لێتان تێکەڵە بێ. جەنگی نێوانی حەق و باتڵ خۆشەویستەکانم کۆنە و بەردەوامیشە هەتایە، یعنی هەتا ئەو کاتەی دنیا ئەمێنێ، هەتا ئەو کاتەی ئەم دنیاە کۆتایی پێدێ، جەنگ لە نێوانی حەق و باتڵە بەردەوامە. هەتا سیفەتە دژبەیەکەکان لە مرۆڤایەتیە هەبێ، ئیمان و کوفر، شرک و تەوحید، عەدالەت و زوڵم، چاکی و خراپی، دڵڕەقی و دڵنەرمی، ڕێک ڕۆیشتن و لار ڕۆیشتن، تا ئەم سیفاتانە هەبێ دڵنیابن کێشە هەر هەیە، جنگ هەر هەیە، مەشاکل هەر هەیە لە بەینی حەق و باتڵە. خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزە ئاەتی 36 سوورەتی بەقەرە ئەفەرمێ وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو. خوای تەعالە کە دایبەزاندینە سەر زەوی لەگەڵیشا فەرمووی هەندێکتان ئەبن بە دوژمنی هەندێکتان. شەیتان نایە لێ لەسەر زەویە خەڵکی بژێن بەبێ دژمنایەتی، بۆیە دژمنایەتی شتێکە ناتوانی لێ ڕابکەی. بەڵام گرنگەوەی ئینسان بزانێت کێ دژمنی حەقیقی ئەوە، کێ دژمنی حەقیقی ئەوە. خوای پەروەردگار 4 دژمنی بۆ دەستنیشان کردین، ئەو 4 دژمنە بە دژمنی ڕاستەقینەی خۆتان بزانن، غەیری ئەوە دژمنی ڕاستەقینە نییە. یەکەم نەفسی بەشەری، یەکەم نەفسی خۆت. نەفسی ئینسان لە حەقیقەتە لە ئەسڵا لەسەر خێر دامەزراوە، بەڵام شەیتان هەوڵەدا بیگۆڕێ. ئەگەر ئەو نەفسە ئەو کەسە خوای تەعالە یارمەتی بدا ڕێی بکەوێ لە خەڵکی باش و خەڵکی چاک، بە تەکید بەرەو چاکە ئەڕوا و ڕاستە ڕێگا ئەگرێ. بەڵام خوا پەناماندا ئەگەر ڕێی بکەوێت لە خەڵکی خراپ، ئەوە لار ئەبێتەوە و لە ڕێگا ڕاستەکە لا ئەدا. نەفسی ئینسان ئەتوانی بڵێ ئەبێ بە 3 بەشەوە. بەشێکی وەکو مەلائیکە وایە، حەز لە بەرزیەکە، حەز لە ئاسمانەکە، حەزەکە بەرز ببێتەوە بۆ لای خوای پەروەردگار، حەزەکە زۆر نزیک بێ لە خواوە، ڕازیە بە دینی خوا، ڕازیە بە شەرعی خوا، ڕازیە بە قەدەری خوا، ڕازیە بە پاداشت و جەزای خوای پەروەردگار. بۆیە ئەو نەفسە نەفسێکی ڕاضیەة مەرضیە، ئەوەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. نەفسێکی ترمان هەیە، نەفسێکی دڕندەی، زۆر تووڕەیە، حەزی دائیمەن لەوەیە کە خۆی زاڵکا بەسەر خەڵکیە، حەزی لە کیبرە، حەزی لە دەسڵاتە. ئەم نەفسە زۆر خەتەرە خۆشەویستەکانم. زۆربەی کێشەکانی ئەم دنیاە لەو نەفسانەوە دروسە بێ. نەفسێکی تر هەیە خۆشەویستەکانم، نەفسێکی حەیوانیە، شەهوانیە،
بدواي هوا وآرزو الروا بدواي تير كردني هوا وآرزو كان الروا جاري وهي لكافر كان أمد نفسي أخيرا كو أبيتوا للايك وشهواني وحيواني للايك شو الدرندي وكو فرعون خواي پروردگار لباري وأفرمي إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم يذبح أبناءهم ويستحيي نساءهم إنه كان من المفسدين لولا ويذبح أبناءهم لم لا ويستحيي نساءهم لولا كركان ينسر بره بنفس درنديكي لم لا وكشكان وجنكان أياليتوا برا بواردنو بو بكار هنا وكو خزمتكار أما لفرعون كان هبو زوربي ظالماني سرزوي أمدو صفتيان تيا للايك ودرندن خوشويسي دسلاتو بلو بايا واي بيا كردن حموشتيا كان قرباني تنانت باوكو دايكي خوشيانا كان قرباني للايك تري شهوتو آرز وكان أو نزالة فضل يدن بسرها مشتكانا أما دجمني كما كنفسي إنسان أبي نفسي خوي باكاتوا دروني خوي باكاتوا لو تالي ترشا آما جمان بيا كردو آما جي بيا أكين دجمني دوام خوشويسا كانم إبليسا خواهي پروردگار أفرمي إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا براسي شيطان دجمني راستقيني إيويا بويا إيوش أو بكن بدجمني خوتان إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير سورة فاطر آيات 6 أو دائما حزبكي وجماعتكي خوي بانك بو أوي بيان وبرو أجري جهنم لقل خويا چەند ڕێگایەکی هەیەش ئیبلیس بۆ ئەوەی کەوا بتوانێت زاڵ ببێ بەسەر مرۆڤایەتیە و گومڕایان کە دێتە نێوانمانەوە دوژمنایەتی دروستەکات لە نێوانمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ شەیطانی یەسی هێنا جارێکی تر لە وڵاتی ئیسلامە لە جەزیرەی عەرەبا نیوە دوورگەی عەرەب خەڵک بڕۆنەوە شەیطان بپەرستن بپەرستن بەڵام دوژمنایەتی لە نێوانمانە دروستەکات شەیطان ئەوە زۆر خەتەرە واي كردوه كإما يكتري كافركين يكتري أدين بزاوية خالي دوام شيطان هولا دا فساد قندلي وخرابكاري لسر زاوية برقرار ببي چەند جارێ مەباسی و حەدیسەمان کردە شەیطان تاجەکەی خاتە سەر ئەو کەسانە شەوان کە خراپترین کاریان کردووە لە جەماعەتەکەی لە ناو مرۆڤایەتیە و ئەو کەسەی کە تاجە خاتە سەری ئەوەیە کە نێوانی ژن و مێردی تێکدا بێ چونکە کە خێزان تێک چوو خۆشەویستەکانم ئیتر کۆمەلگا تێکەچێ ئەگەر خێزان نەما کۆمەلگا تێکەچێ و ئەمڕۆ ئەبینن شەیطان چیەکە و چۆن هەوڵ ئەدا کۆمەلگای مسلمانان تێک بدە موامەرەیەکی زۆر گەورە ئەکا لەو بوارەوە بۆیە حەقا ئێمە ئەوەی کە زۆر دەستی پێوە بگرین ئەوە بێ کە لە نێوانی خۆمان و خێزانەکانمانە هاوسەرەکانمانە نێڵین کێشە دروست ببێ حتا تۆقمەیکەین لەولاوە شەیطان غەمبارە بێ پێی هەتا ئێمە بێلین بە شل و شێواوی بمێنێتەوە هەر کاتێ هەوەسی بێ شەیطان نێوانمان تێکدا ئەوە زۆر خەتەرە بەڕاستی شەیطان قەرینەکانی ئەنێرێ لەگەڵ دانە بە دانەی ئێمەیە سەرمان لێ تێکدا گومڕامان بکە دڵت حەزەکە لەلایەکەوە قەرینی مەلائیکە حەزەکە هانتەدا لەسەرەوەی کە تۆ چاک بکەی لەو لاشەوە قەرینی شەیطان هەوڵ ئەدا تۆ خراپ بکەی شتە چاکەکە نەکەی بەڵکو شتە خراپەکە بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر یەکێک لە ئێوە قەرینێکی جن و شەیطانی لەگەڵایە وتیان ئەی پێغەمبەری خوا تەنانەت تۆش فەرمووی تەنانەت منیش بەڵام من وام پێ کردووە کە وا موسڵمان ببێ لە جیاتی ئەوەی هانم مدا لەسەر خراپە هان مەدا لەسەر چاکە ئەم حەدیثە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ژمارە 2814 سێم لە دوژمنانی ئێمە کافرەکانن خۆشەویستەکانم إن الكافرين كانوا لكم عدوا مبينا بەڕاستی دوژمنی ئاشکرای ئێمە کافرەکانن بەڵام ئیسلام ئەمەندە دادوەرە ئەوەندە منصیفە بۆمان ڕوونەکاتەوە کە هەموو کافرێک دوژمن نییە کافرەکان هەمویان دوژمن نین بەڵکو ئەوانەیان دوژمنن کە دژایەتیمان ئەکەن کە هەوڵەدەن لە ماڵ و سەروەتی خۆمان دەرمان کەن هەوڵەدەن هەڵمان گەڕێنەوە لە دینەکەی خۆمان
دێن بەرامبەرمان ئەجەنگن ئەگینا کافرێک جاری وایە نەسرانیەکان یان جوولەکەیەکە یان غەیرە دینێکە لەناو وڵاتی ئێمە ئەژێ و هیچ کێشەیەکی نییە بۆ مسلمانان ئەوانە دژمنی ئێمە نین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ممتەحەنەیە ئەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم. يعني أو جورا كساني كواهج كيشيكيان نية لقل إيميا خواه تعالى منع ما ناكا إيما تشاكيان لقل أبكين إيما دادور بين برانبريان إن الله يحب المقسطين خواه قورا دادوراني خوش به أي كين واني دجمني إيمن إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين اوانيك لبيناو دينا اجنقن لقلطانا يعني غلطان قرين ولا لدينا كانتان واخرجوكم من دياركم لمالوا سروتوا ساماني خوتان درتان اكن وظاهروا على اخراجكم خلقوا كانوا ابو اوي درب درتان بكن اوانا خوي تعالى قد غيكردوا ان تولوهم ومن يتولهم فاولئك هم الظالمون. خوي تعالى منعي كردوا لقل اوانيا یان پاڵپشتی ئەوانە ببین وار کەسێکیش پاش پاڵپشتی ئەوانە بێ ئەوە لە ئەوانە و لە زاڵم و ستەمکارانە. حتى لە ئاەتی ترا خوای تعالی فەرمێ لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود سيركي جولك لها مو زيادة دجايتك والذين أشركوا وهروها مشركوا بباوركانش بلام لولا شوكو ملائكة ترهي ولا تجدن أقربهم مودة للذين آمنوا الذين قالوا إنا نصارى سيرك إن نصارى كم تلدجاتي مسلمان أكن بتايبت لهندي زمانه لهندي كاته كل زماني في غمرة صلى الله عليه وسلم ذلك بأن منهم قسيسين والرهبانا وأنهم لا يستكبرون زور بي قسيس الرهبان كان زور بي زاناو خوابرسكاني نصارى مسيحي كان سبحان الله كبريان نية تكابران نية وأجر حتى تنانت أجر آياتكاني قرآن هن بخيرن ريتوهاني كان دسقن بقريان بويا جاري واهي أوانك وك مسلمانين بلام دشمناتي مسلمانان ناكن ودشمني مسلمانان نين وجوري شوارم خوش يسكانم دور وكانن. خوي تعالى لسرتاي سورة البقرة بيس آية باس إيمان داران ودشمنا كان يانكا چند آيات باس إيمان دارانكا لسرتاو پاشان دو آيات باسي كافر كانكا بلام دواي أو سيانزا آيات باسي منافقكا سيكا دو آيات باسي كافركا سيانزا آيات باسي منافقكا باسي صفات كان يانكا چونکە منافقەکان خۆشەویستەکانم ژێر بڕن بڵێم لە کافر زۆر زەرەریان زۆرترە بۆ مسلمانان لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانە زۆر تەفسیلی پێ بە باسییان داوە ئەوێ بیان ناسێنێ بە من و تۆی مسلمان لەبەر چی لەبەرەوەی ئەوان لە کافرەکان زۆرترن لە ناو ئێمەیە ئەمجا ئیبتیلای منافق زۆرترە جاری وا هەیە مزگەوت دروستەکەن بۆ دژایەتیکردنی پێغەمبەر و مسلمانان تەسەوورەکەن مسجدی ضراران دروست کرد منافق ضرری زۆرە بۆ مسلمانان چونکە فتنە لەناو مسلمانانە ئەناتەوە لەناو خۆی خۆتەوە زەربەت لێ ئەدا لەبەر ئەوە بەردەوام منافقەکان زەربەیان لە مسلمانان داوە لە هەموو سەردەمێکە لە هەموو کاتێکە و فتنەی ئەوان لە فتنەی کافرەکان زیاتر بووە و هەموو کارێ خراپیش کە ئەیکەن ئەوان وازان ئیسلاحەکەن ئەڵێن ئێمە بۆ چاکسازی بۆ ئەمانەوە ئیسلاح بکەین بەڵام خوای پەروەردگار ئەفەرمێ ئەلا ئینەهم هم المفسدون ولكن لا يشعرون لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەمە بزانین دژمنی ڕاستەقینەمان کێ نەفسی خۆمان دووهەم شەیطان سێیەم ئەو کافرانەی کە ڕوبەڕوو دژمنایەتیمان ئەکەن چوارەم منافق و دووڕۆکان ئەمانە دژمنی ڕاستەقینەی ئێمەن ئەبێ ئەمانە بە دژمن بگرین نەک غەیری ئەمانە إنساني مسلمان أبي أقدار بي والله أعلم بعدائكم خوي تعالى أم شواري بو إما دياري كردو أفرمي أمانة دجمني راستقين إيوان جاري وهي ما دجمن كان ما ليت يكلا بي مسلمانك ما ليه بيت الدجمن مسلمانك ما ليه بيت الدجمن وكافرك ما ليه بي بدوست يعني بجدي وري بقرن يعني وكبلي قناعتك تواوتان بدر أما هي لنا مسلمان جاري وهي إما مسلمانك بدجمني خو معنا زانين كمسلمانك ودوسته وكافرك دجمنيش بدوستي خو معنا زانين خو بنا من ده يا ربي خويا إصلاح من كي هداية من دي نور إيمان خيط الله كان معنا
دوورمان خەیتەوە لە بەڵاو مصیبەت، دوورمان خەیتەوە لە فیتنە و لە ئاژاوە یا رب العالمین. یا ربی خوایە دەستی شەیطان و هاوکارانی شەیطانمان لە ناو بنبەر بکەی یا رب العالمین. یا ربی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەیت، بۆ تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین.